الدورة النيابية الثالثة ماوەی کارکردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە پێی دەستور کۆتایی هات. ئەمەش دوای ئەوەی هەفتەی ڕابردوو پەرلەمان لە درێژکردنەوەی تەمەنی ئەم خولەیدا شکستی هێنا. تارق حەرب پسپۆڕی یاسایی لەو بارەوە ڕایگەیاند ئەمڕۆ 30 حوزەیران بە پێی ماددەی 56 دەستوری عێراقی کارەکانی ئەنجومەنی نوێنەران کۆتایی پێدێت. بەمەش بۆشایی پەرلەمانی دروست دەبێت تا پەرلەمانی نوێ یەکەمین دانیشتنی خۆی ئەنجام دەدات. وتیشی دەستور تەمەنی ئەنجومەنی نوێنەرانی بە 4 ساڵ دیاری کردووە و هیچ پاڵپشتیەکی یاسایی نییە ڕێگە بەمانەوەی پەرلەمان بدات. کۆتایی هاتنی ماوەی ئەم خولەی پەرلەمان لە کاتێکدایە 21 حوزەیران دادگای باڵای فیدراڵی عێراق ڕایگەیاند بڕیاری ئەنجومەنی نوێنەران تایبەت بە ژماردن و جیاکردنەوەی دەستی دەنگەکانی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی 12 ئایاری ڕابردوو بڕیارێکی دروستە. لالایەکی دیکەوە بەپێی دەستور ئەندامانی هەڵبژێردراوی ئەنجومەنی نوێنەران لە یەکەمین دانیشتنی ئەنجومەنەکەدا بە زۆرینەی ڕەها سەرۆک و دوو جێگر بۆ پەرلەمانی نوێ هەڵدەبژێرن. دواتر ئەنجومەنی نوێنەران لە دوای یەکەمین دانیشتنی لە ماوەی 30 ڕۆژدا سەرۆک کۆماری نوێ هەڵدەبژێرێت. دوای ئەوە سەرۆک کۆمار کاندیدی گەورەترین لیستیان هەڵپەیمانی ناو پەرلەمان ڕادەسپێرێت تا لە ماوەی 30 ڕۆژدا حکوومەت پێک بهێنێت. دواتریش لەلایەن ئەنجومەنی نوێنەرانەوە متمانە بە کابینەی نوێی حکوومەت دەدرێت. لای خۆشیەوە کۆمەڵی ئیسلامی کوردستان هەر لە سەرەتای ڕاگەاندنی ئەنجامی بەرای هەڵبژاردنە پەرلەمانیەکەی 12 ئایارەوە لە ڕێگەی بەشداریکردنی دانیشتنەکانی پەرلەمانی عێراقەوە بەردەوام هەوڵی گێڕانەوەی دەنگی دیزراوی سەرجەم خەڵکی کوردستانی داوە. ئەوەش لە کاتێکدا ئەو لایەنانەی لە پشت دزی و ساختەکاری دەنگەکانەوە بوون ڕێگریان لە هەوڵی کۆمەڵی ئیسلامی و لایەنە ناڕەزیەکانی دیکە کردووە و بربەستیان دروست کردووە لە بەردەم جیاکردنەوە و ژمارنەوەی دووبارەی دەنگەکان.